دوو شتەیە ئافرەتان گلەیی لێکەن لە پیاوان، حەقە پێشەوەی ئەم گلەیانە بدرێ بە گوێیان خۆیان درکی پێ بکەن. یەک زۆر مانەوەی پیاوان لە ماڵە کێشە هەڵە خوڵقێنێ لەگەڵ ژن و مناڵەکەی، چکە وای لێ تێ زۆر تەداخولەکە، زۆر وردەیەتەوە لە شتەکانەوە بۆ دانڕیال و لا ئەوە بۆ ئەوەیە، ئەی تۆ بۆ واناکەی ئەمە چییە؟ ئەوەکەی تریشیان درنگ هاتنەوەی پیاو بۆ ماڵ، لاموبالاتی بەرامبەر بە ژن و منداڵی. یەک و دوی شەو ئەتێتەوە بۆ ماڵ کشتی خەوتووە، ئاگای لە حاڵ و باری خێزانی نییە، ئاگای لە مناڵەکانی نییە، چیان کردووە چیان خواردووە. ئەمەش بەڕاستی حەقێتی گلەی لێ بکرێ. ژیان ئاوا قورسە، تاڵە، ناخۆشە. ئەگەر ئێمە چاو لە ژیانی پێغەمبەر باقین صلی الله علیه وسلم کە شوێن ڕێبازی ئەو کەوتوین، ئەوە کاتێک کە شەو ئەهات ئیتر لە دوای نوێژی عیشا لەگەڵ ژن و منداڵیە خەوتم بوو، لە ماڵە بوو. و ئەگەر لە ماڵش بووەتایە وەکو دایکمان عایشا فەرمێ کە لە ماڵا بوو وەکو هەر کەسێکی ئاسایی خزمەتی نەفسی خۆیەکە، پێڵاوەکانی خۆیە دووری، جلەکانی خۆیە دووری، مەڕ و بزنیە دۆشی، لە خزمەت ژن و ماڵ و منداڵێ بووە تاوەکو بانگەدا، کە بانگێدا ڕوێ دەشتەوە ڕێی بۆ مزگەوت و بەرەو ئیش کاری خۆی ئەڕۆیش. توی پیاوی بەڕێزەکەت لە ماڵەدا بنشی خزمەت ژنەکەت کەی گزیکێکی ئەو ناوا بێ، یارمەتیەکی دەی شتێکی بۆ هەڵبگری، چەندێ ڕەزا شیرینە بێ بە پێچەوانەوە. ئەگەر هەر شەرە دنوکی لەگەڵا بکەی و تەداخۆلی ئیشێکی بەخوا ئەو لە ژنەی تری قبوڵ ناکە، لە توی چۆن قبوڵەکە. فەبوویە کێشە و مەشاکل بەم شێوازە لە ماڵە هەڵ ئەخوڵقێ. ئەم دوو خاڵە گلەیەکی زۆری تێدە سەر ئازانم، هەردووکیانیش پیاو تاوانبارە. تاوان ڕەحمەتی خواتان لێوێ. ئەمە گلەیی ژنانە منی گەیەنمە ئێوە. ئەگەر لە ماڵن ببن بە هۆکاری خۆشبەختی و کامەرانی ماڵەوەتان، ئەگەر لە دەرەوەن خۆشبەختی دەرەوە بێڕنەوە بۆ ماڵ، ئیشیان بۆ بکەن با هەز بە ئیسراحەتی و هەز بە خۆشبەختی بکەن. ئەگەر خۆشیتانیشا لە دەشتوە ئەوە هاوبەشی ئەمانیشکەن لەگەڵ خۆتانە بیاون باوانیش جەوێ وەربگرن. پیامبەر صلی الله علیه وسلم داوای لێتان کردووە فەرموویەتی خەیڕکم لئەهلێ، باشترینتانە بۆ ماڵەوەتان. والسلام علیکم ورحمة الله وبركاته.